سڵاوتان چەنە بۆ ئی وەختتان وە خێرماچۆ جوانەکان. ناوسکاکەیەنە خۆشحاڵەنە جارێکی تر وە پێشکەشکردەی بەرنمەکەتان بەرنامەی ئارۆ ئامانەوە خزمەتتان. ئارۆ ئامانمێوە ناوچەی شێخان چە گەرمیان نزیکەنمێ چە ناحەی قادرکەرەمەوە. با بلمە نام ئاوایەکانشان و قسە و باسیە دەربارەی شێخانیەکان کەرم. چونکە سایەتیەشان ورمە گێرم باسی مێژوو و هەروەها شاڵاوە نەگریسەکەی ئەنفال مەکەرم کە وەسەر شانەرە ئامان. بەیدێ چەنیمان و با بلم چەنیۆشان قسە و باسکەرم دەربارەی شێخانیەکان. دووبارە سڵاوتان چەنە بۆ و ئامای مێوە لای یەکەمین میێوانمان کە بەڕێزشان بەڕێز مامۆستا نەوزاد یۆش دووە کتابش نووسان چەسەر هۆزی شێخان چە گەرمیانەرە و مێژوو جوگرافیا و وەشێوەیەکی گشتی باسی هۆزەکەی یۆشان و عەشەتەکەی یۆشانشکردن. با بلمێوە لاش و یەکەوە چەنی شەرە گفتوگۆگەرم چەسەر بابەتەکان. مامۆستا نەوزاد فرۆ سپاس مەکەرم پێی بەرنامەکەمان کە ئامادەبی دەستخۆشی چەنە مەکەرم دەستخۆشی دڵسۆزی و نووسینانە چەسەر مەکەرم کەوە ڕاستی چەنی باشم بەشێوەنچە مێژوو بەشێوەنچە دێکۆمنتکردەی ئازانیاری پێویستیانە پێینەوەی داهاتوتان. منیش سپاس و دەستخۆشیتان نەمەکەی تەلەڤیزیۆنی کەرکووک ستافی بەرنامەکەتان و جەنابەت کە شتێکی باش مەکەیە یعنی دیرۆکێک تاریخێک مێژووی زیینومەکەیەوە کە شتێکی زۆر گرنگە ئیمڕۆنەوە تازەکانمان ئاگاشان لە نییە تاوان جوانترین یەکێک لە جوانترین شتی بەرنمەکەی تەلەڤیزیۆنی کەرکووک بەرنمەکەی جەناب تەوجارێک کە دەستخۆشی لێکم لە نەمەکەی وەخێربەی سەرچام فرە سپاس مەکەرم. مامۆستاگیان ئەگەر باسێکی شێخان کەرم حەز مەکەرم چەزاری یۆتەوە پێناسەیە پێی وشەکە و ئاوەڕیش چە مێژوش بەمەوە باسێکی مێژوومان پێی کەری وە کورتی. مێژوو دیرۆکی عەشەتی شێخان لە ناوچەی گەرمیان لە منتیقەی گەرمیانلی منتیقەی قارکەرەمەرە مێژوویەکەش مێڵووە لە ساڵی 1650 لە ساڵی 1660 ئاکاتەی میرسمایلی زەنگنە میرنشینێک ئیمارەتەکەش لەو پەڕی گەورەی عەرەبی کە ژەنەکەی میرسمایل کناچەی شێخ عەبدولسەمەدی سەرگەڵووی بەرزنجەیە. اینجا بەوەی کەوا ژنەکەی کچی کناچەی شێخ عەبدولسەمەدی سەرگەڵووە قەرارش لە کناچەیە هێش بۆ شێخ ئیمام شێخ ئیمام مەکۆ مامەی ژنەکەی میرسمایل مەیەوە قەیتول میرسمایلا کاتە لانا بۆ لە قەیتول زارا خاتوونی کناچەش مۆنە کەمۆنە قەیتول منشۆ ئانە سەرەتای دروستبێنی ئەوەری دروستبێی قەشەتی شێخانە لە منتیقەکەرە. اینجا هەردیەکانی ژاڵە و ئاوبۆرەکە بۆ تاپۆی عوسمانیەکان میرسمایل مۆشە شێخانیەکان و شێخ ئیمام. دواتر کە شێخ ئیمام میرنشینەکەش مەڕوخیە نەوەکانی شێخ ئیمام مەیانە دیێڵە و سکە دیێڵە سەرچاوی گشت عەشەتی شێخانە و مەیانە قەشقاس دیێی قەشقەئی دیەیەکەوە ئیسە تو لەسەر بەرنامەکەمەکەی تاریخکەش مێڵۆوە لە ساڵی 1910 ئاوای قەشقە دروست شاکردەکەش چێشەوە ئەمە قەشقەشەن و چەچێشەوە وەرگیری کە عوسمانیەکان مەیانە قەشقە سێرمەکەمان خەڵکەکەش ینی دوونەوەی شێخ ئیمام لێرا بن خەریکی نما و تەعات و ڕۆچە و ئەوانە بن بەڵێ کاروباری ئیسلامی و مۆوان دیەکەش ئەوەلا جوان و خەڵکەش بێدەنگ و هادی کەسایەتیەکی جوان مەیە وێن نامشانیان قەشقە بە زمانی تورکی یعنی لەبار جوان لەبار و جوان و بۆ شێوە دوای شوێنەکەشی قەشقە خۆت لێرەی ئاگال لێ ئاگات هەر لە شوێنەکە شوێنە بەرزە بۆیە معنای بەرزی شورمە گێرۆ بەرجی ژورمێرۆ قەشقە شتێکی کەش ماسان میرسمایل
میرسمایلی زەنگنەوە شێغیمامە ژواتەواتنش ئەگەر لە قەیتولەوە سەیری قەشقە بکەیت لەو بەرەوە سەیری قەشقە بکەیت تەماشامەکەی چەرمە کەمەر و مەمەرش فرن چەرمە دیارە واتنش بلەوە لا قەشەیە خانوو بکەولانە دیەکانی دەوروبەر باج و زەریبەکەش هێز وەرە مامۆسا نەوزاد ئەگەر باسێکی ئەنەمان پەیکەری ئیدەڤەرە کە شێخانەکان ئامایە ناوچەی قادرکەرم چن ئاوایشان بی تەقسیم بیشان وەسەر چن ئاوایە یان گشتان چە قەشقەکەەوە بیش سەرەتا لە یۆڵەوە بی دوای ئامانی و قەشقە و دوای هەردوو قەڵامکایی لە قەڵامکایی نیشتە جێبیێنیە دواتر پەش و بڵاوە بێنێ و دیەکانشا بیستدیەی شێخان هەیە لە منتیقەکەرە وەکو قەشقە و یۆڵە و هەردوو قەڵامکایی و چەم سوورخا و لە دمای قەشقە دروست بەڵێ بەڵێ دمای قەشقە دروست بێنی لێرە بەڵام میناسر هەر لەگەڵ قەشقیان میناسیل کاکەیەکان بووە بە نەوەی سوڵتانی ساق بوونە سەیدەکان بوونە دیەکەیان جێشتووە ڕۆیشتون لوانی لا خانەقین دیەکە شادانە شانی چی منتقە بێنێ هەلی منتقەرە بێنێ ینی ئاوەختی شمە ئامان دێپەی پێی منتقی کاکەیەکان لی منتقە بێنێ لی منتقە بەس لەو بەر ئاو ڕۆخانە بێنی ئاچەم لە قەڵقالو و میناسر و ئاغدەبەشەت و ئانامی بێ مامۆسا باپیرە گەورەتان ئاوەختە کە ئامانەوە ئی ناوچەیە یەکسەر کیلشان دروستکردن یان چەندم ڕەشماڵ و یەکەم جار ڕەشماڵ بێ یەکەم مندا اختیارەکان هێمانەوە بیستم واس یەکەم جار باو باپیر ماواتنش کە یەکەم جار ئامانی ڕەشماڵمان بێ تقریبان چن یان نەبێنێ دەوار ئێمە ماچان دەوار ئێمەمایم دەوار و ڕەشماڵ بێنە نەمەزان یا کاتە چەند بێ بەس لە سەرژمێریەکانەرە سەرژمێری 1950 366 کەس بێ ئاوای قەشقە 450 قەرن لە 400 لە 429 کەس بێ لە 592 کەس بێ لە 1970 ژمارەی خێزانەکان و ژمارەی خانگانی شیدان مەسەڵەن 107 خانک بێ لە قەشقام ئینە لە 107 خان و 107 یانە بێ لی 112 خێزان ژەنەر بێ جوانن مامۆسا ئێمە ئەگەر باسێکی لایەنی پەروەردەیی کەرم ساڵکەی دراسە و پەروەردە و خوێندنی ئاوای ئاواکەی شمە و چی ئاوایە ئایلەکانتان ئاوەختە یان یۆتان ئەگە چەویرتان بێ و لوان دێ وەرخێندن قەشقە وەنامبانگەوە دی هەر لە منتیقەکەرە خەڵکی باس قەشقە بکەران ماشان قەشق دیەکی ڕۆشنبیرە دیەکی خوێنەوارە لە ساڵی 1942 شاکر فتاح شەهید شاکر فتاح مۆ مدیورنەحەی قارکەرم شاکر فتاح بێجگەلانی کەی شوکاری قادرکەرم مەکومی وەکو مدیورنەحەی فکرمەکۆ لانەیەوە خەڵکی منتیقەکە نە خوێنەوارە مۆ فێری خوێندەواری بووان بۆیە مەکانەوە دمای کەسەکان کەسی دیەکان ڕماچۆ مەکتەب بکەیەوە نامش بینێ مەکتەبی شەوان مەکتەبی ڕۆژە چیەمەوە خەڵکە فێری خوێنەواری بکەن یەکەمین دمای قادرکەرەمین یەکەمین دێ قەشقە بووە دێ قەشقە بی مەلا محەممەدی قەشقە بە ڕەحمەد بیە ئەو کەسایەتیەک و کەسایەتیەکی نامداری قەشقەبی ساڵ چقەرەبی دروستاری 1942 چە ساڵ 42 چینە مەکتەبی شەوان شاکردنەوە مەکتەبی شەوان شاکردن ینی داوامەکەشان وە شەوان بێن وە شەوان بێ وە شەوان بێن ینی لە خەڵکی کارێ بێن ئاوەختە مەسەن مەزان چیە حکومت موافقی مەکتەبی ڕۆژانژ نەکردە بەحالە حکومت نێوانە ینی کەواسا لە لادیەکان مەکتەب بکۆ هێشتان تازە باچیم لە 1920ەکان و مامۆساتان پێی ئاما دەرس و تەلەبەکان باچۆ یان کەسانی یۆتان ئیسە پرێ نا هەر مامۆستا مەلا محەممەد هێش دەرسی تەلەبەکان دیە دواتر لە منتیقەی شێخان قادرکەرەمە 5 مەکتەبی شەوان کراوە لا 5 مەکتەبە چوارش ئایدوە شێخان بێ مەسەن هەردوو قەڵامکای قەرە چوار قەشقە چوار لەگەڵ وەستاخێر کە هی جەمارێکە وەختە چەند کەس وایە پەیوانە 67 کەس شەوان وانێشە کناچەشانی لێرە بێ بەڵێ کناچانی حتا لانێرە کناچە دوایانە بێنە مەلا لە دیەکە لە تازی ژەن و لە تازەی ژەنەرە مامۆسا ئەگەر ئێمە سەیری پێداویستی ژیان کەرم ئاوەختە مەکینەی ئاش فرە گرنگ بێن ئینەش مەکینەی ئاشەکەی ئاوایی شمن وەک ئەگە یۆ چەویرت بێ و یان پەیچان باسکردەوی ئی ئاشەکەی ئامانە ئاوایەکە من هێمە هیرمێ مەکینەی ئاشەکەم دی
هێژ کاتی هێژ ڕزالەتەکەلان چی ئاردنیە لە وڵاتانی کەەوە یان مەکینێ ئاردنەی لای حکوومەتەوە خەڵکی دیەکان هێشا مەکینێ ئاسیا و ینی مەکینێ ئاسیا و مەکینێ ئاش بۆ برن شارین بۆ گەنم بۆ جۆهاڕین بەهاڕانیش بۆیە خەڵکی دیەکان ئاش و ئاسیا و هاوریشان لە دیەکەشا یەکەمین جار لە ساڵی 1930 سید ئەحمەد لە سەرەوەی دی قەشقە منتقەیەکە پێڵێن شەکەمەردە ئەلەوێ 1930 ئاسیاوێکدا ئەنیە ناسرااو بوو بە ئەحوەل کابرا ینی 1930 چانە یەکەم جا لە سەرەوەی دیەکەی ئێمە منتقەیە کار ئاید دیەکەی هێمانە نامش شەکەمەردن ئەلانە ئەحوەل یەکەمین ئاسیا و ژەرێنیان ویش نەرەکردە دمای ئانە ساڵی 1950 کۆتایی ساڵی 1950 و سەرەتای ساڵی 1950 مەلا محەممەدی قەشقە و کۆمەڵێ کەسایەتی قەشقەی وەکو حاجی کاکە حەمە وەکو حاجی ئەحمەد ئەڕۆنە مەلانە بەغا مەکینەی ئاش ماوەڕان و ئی مەکینی ئاشەکەی سێمە ئەسارەکەش منە یەکەمین مەکینەی ئاش ببووە بارگرانیەکش لەسەر خەڵکی دیەکان گشت دیەکان من وەیرمەیە دیەکان گێشانە ئینا خەریکی گەرم و یە و هاوریێشە هاڕێشە سپاس مەکەرم و دەستەکانت خۆش بۆ عزیێتت کێشە خێر بێسەسم بەڕێزەنی ئیستەیش مەلەمەلای کەسایەتیەکی تری ناوچەکە و کەسایەتێکی تری شێخانی چەسەر چەند بابەتێکی تری گرنگ گفتوگۆ مەکەرم بەی دێچەنیمان. ئامای مێوەلای مێمانێکی تری بەرنامەکەمان فرە بەڕێز سەید فواد شێخانیان یۆش سەیدی شێخانیەکانن و نیشتەجێی نام ئاوایەکەن چەنی سەیفواد باسێکی ناوچەکەشان مەکەرم چە بزوتنەوەی ڕزگاری گەلەکەمان و ئەواسا شۆڕشەکان و مەفرەزەکانی پێشمەرگە و شاڵاوی نەگریسی ئەنفال کەەوە سەرشانەرە ئامە سەید گیان فرە سپاس مەکەرم یاخوا ئۆخێر بێن یاخوا خێر بێەوە سەر چەم لە ئاوای قەشقا زۆر سپاس هێت و کەناڵی کەرکک ستافی کەناڵی کەرکک دەگەم بۆ ئاوایەکەمە بۆ ئاوای قەشقا فرە سپاس سەید گیان ئاوایەکەی شمە ڕۆڵێکی گرنگش بێن چە بزوتنەوەی ڕزگاری گەلەکەمان و شۆڕشەکان ئەگە باسێکی ئانەمان پێکەری یەکەم جا کەی و چەنی مەفرەزەکان ئامایە منطقەکەی شمە و دەستانەوە شۆڕش کرد ئێمە ئاوای قەشقا ئاوایەکی گەورەترین ئاوایە لە شێخانە لە ناوچەکەیشا گەورەترین ئاوایە لە سنووری قادرکەرەمە قەشقا یەکەم قەیتول دووەم قەشقا بەڵام ئاوایەکە ئێمە لە 20 ئاوای شێخانەرە گەورەترین ئاواییە گەورەترین ئاواییە لی ناوچەی شێخانە ناوچەکەی شێخان گەورەترین ئاوای قەشقان ئاوای قەشقن شێخان بریتە لە 20 ئاوای لە وێڵا لە قەشقا هەردوو قڵامکایل شاوک چەمسرخا و قەرەچوار قەڵخانی ملاسر هەردوو قەڵخانی چاڵە دوانە ئاغژە گشتوە دەوریەکەرە بەڵێت بە درێژی کوڵەکانی نەورۆز داروە سەرە ژاش شێخان بریتە لە 20 ئاوای ئێمە گەورەترین ئاوایە نیم لە نام شێخانەرە لە ناوچەکەی شەرە دووەم ئاوایە نیم قەیتول لە ئێمە زۆر گەورەترە شاڵاوی ئەنفالیش لە ناوچەکە بەری قەشقە و قەیتول زۆر کەوتە لە ناوچەی قادرکەرم ئێمە ئەگەر باسێکی شاڵاوی ئەنفالیشکەرم حتمما شمە شاڵاوی ئەنفال شمەشی گردەوە داخەوە بە تەکید ئێمە تاریخێبی چند کەستان ئەنفال کریا شمە لە دوانزەی چوار ئەنفال کریا لە چواردەی چوار لەم سنوورە ئەو ئەنفالانە نەمان لە چواردەی چوار ئێمە 102 ئەنفالمە هەنە 102 ئەنفالمانە 36 شەهید ماهانە ئینە گشت خەڵک ئاوایە گشت خەڵک ئاوایەکە ینی چ ئاوایی قەشقا باباچم نەشێخان وەگشتی ئاوایی خەشقا 102 ئەنفال 102 ئەنفالمانە 36 شەهید ماهانە ئینە شەهیدەکان ئەگە باسی شەهیدەکان کەرم شەهیدی پێشمەرگەنێ بەڵێ چکا لە شەهید بێنێ چەچی جەنگێت چوو وەڵایتر لە شەڕی حکوومەت و لە شەڕی هەل لە شەڕی دژی ڕژەمی بەحسا شەهید بوونە گشتش چەمەندەخەیۆتان شەهید بێنیان چە شۆن لە شوێنەکان تریش واسەنە ئەی شاڵاوی ئەنفال چ تاریخێبی و ئەگە باسێش پەیمانکەری چەنی لە دوانزەی چوار ئەنفالبی لە چواردەی چوار بە عام ئەنفالبی لە ئالیاوە لە دووس لە کوڵەجوێی گەرمیان
لە قورەتوو لە دووس لە چەند شوێنێ لەی منتیقە لە ئالیاوە ئینە گشتە شۆنی خڕۆکریایە لە 4-5 شوێن قڕکریایە پێیکا لە ئینەگە لە شان بەرد ئەنفالکریایە چکام شۆن بەرشان پێی نوگرە سەلمان ئێشانیش لا نمورە سەلمان لا تۆبزاوە لا ڕوومادەیە وەک بزانی تاریخە 4 4 و 12 4 و ئانا چ منطقەی شمەوە شێوەیەکی گشتی چند نەفەر بریا و ئەنفالکریا لە ئاوەش ناوچەکە حت ناوچەی دووز و ناوچەی شمە و باباچم دەوروبەری قادرکەرەوە گشتی وەڵایی عەدەدەکەی زۆر زۆرە ڕەنگە بڵێم 30,000 ئەنفال لەم سنوورە کرانی 30,000 کەس چینا بێن چقەرە شێخانی بێن وەڵایی 2000 کەسی 2000 شێخان بەعام 2000 وابزانام 2000 زیاتر ئەنفالی هەیە وەداخەوە ڕاستینە کارەساتێکی فرە گەورن بەتەکیت جێگەی داخن بەتەکیت مامۆسا ئەگەر باسێکی تایبەت ئاوایەکی شمەکەرم بەڵێ چە ئاوایەکی شمە وەکو یۆ چەویرت بێ و ڕووداوەکەی ئەنفال چەنیبی چەنی ئامایە چ وەختێبی خەڵکەکە کەس هەوڵشدا بڕەمەوە یۆش تەسلیم نەکەرەوە وەڵایی ئێمە لە ئەنفال ئەی ناوچە ئێمە پشکی شێرژ وەرکەفتە چ ئەنفالەرە بەڵێ لە ئەنفال ینی زیاتر پشکەکە وەرشمەشگرت بەڵێ ئەنفال ما بێ لە ڕوومادێ لە ڕوومادێ لانا ئەنفال ماهەنە وەکو سەلام قەشقەی لانا دەسشکردنەوە لە پیاوانی ڕژێمی بەحز لە درندەکان واسەنە ئێمە پیاوی وامان هەیە لە شۆڕشە ئیلولا با باسی هەموو شۆڕشە کاریگەری هەموو شۆڕشەکان بکەین پیاوی واساما بێ لە شۆڕشە ئیلولەرە کە شۆڕشەکەش توش نەکسا ئەمە هێشێش کوشت وەداخەوە زەحمەت بێن پێ ئەوشان کە کەسێک باباچم عقیدەیەوە و ئەو پەڕی باوەڕ و شۆڕش کرد و دماجا تووشی نسکۆیە بێ بەڵێ تووشی نسکۆ هاتن لە شۆڕشە ئیلول بەعاون شێمە هەموو لە شارە زۆر خۆی کوشت یعنی پیاوی وەک پیاوی وامانەیە مامۆسا ئەگەر ئێمە شەیدی ئەگە توێش قسەکەی تۆوە شەکەرمەوڕی ئێمە پیاوی لە شەیدی شەڕی هاکاری ماهانە شەڕی هەکاری خەڵکی منتقە خەڵکی ئاوایە ئاوایەنە دکتۆر مالیک لە شەڕی هەکاری شەید بووە سیدیان وەرچانی دەسوە تۆمار کردی بەرنامەکەرم باسییانت کرد تەنانەت مەزانی یەکەم مەفرەزەی پێشمەگە کێبی ئاماوەینە ئامەفرەزە کێبیشان بەڵێ من تەمەنم بیشان من تەمەنم مناڵە کاک شێخکەریم یەکەم مەفرەزە ئەو باسش کرد ئەو ئاماوەیەوە لە بیرمە بەس من مناڵ بیانە ئەو ئاماوەی ئاوای ئەمە ساڵ قەرەبی 1970 مەفرەزە ئامایە ئینە کاک شێخکەری ماتەیرە چند نەفەر بیشان ئامەفرەزە وەڵاهی تاکید نیانە 4 نەفەر بیشە ئەنی وەرچە شۆڕشی نوێ پێشمەرگە نەیە بەڵێ باسی شۆڕشی نوێیانە کرد باسی ئەویانە کرد ئێمە لەوەرانەی ئێمە لە قارکەرمەوە زۆر نێزیک بیمە زووتر لە 1970 پێشمەرگە و لە 1970 کەفتەوە جەم و جویلەوە بەڵام لە 1970 و 1970 کە هاتنە ئەیرە نزیکترین شوێنی لە قارکەرمەوە کە کاک شێخکەریم و چەند پێشمەرگەی هاتنە ماوایەمە باسی شۆڕشی نوێیان کرد بۆ خەڵک کە شۆڕشە دروست بیە نایە لێ خەڵک بچەوسێتەوە و کە شۆڕشە دروست بیە لە منتیقەکە چرای ڕوونایکی ورکرد واسەنە سیدیان ئێمە ئەگەر باباچم تێڕوانی نیەکەرم پێی مەفرەزەکانی ئاوەختە و پێشمەرگی ئاوەختە چاوەختە چەمانتەقەی شمە بەس باباچم شێخانی بێن یان مەسەلەن چه هۆزەکانی تروش عشە بەڵێ هۆزەکانی وەک جەباری وەڵێبانی داویە کاکی بەڵێ عشرەتی زەنگنە پیاوی کەڵە پیاوی گەورەی تی هەڵکەوتە جەباری چینابیجاف ڕۆڵی بەڵێ گرنگشان بێن بەڵێ چەکاکەی کەس چینابی پێشمە باوە حوسێن لە نی مامەڕی شەرەی باوە حوسێن لە نی مامەڕی شەری چینا پێشمەرگە بەڵێ چەکاکەی بەس ئەو بیان کەسی تریش وڵی منش نەفتەنم کاکەی فرێبی بەڵام باوە حوسێن ناسیێنە ڕاستمەی یۆت باوە حوسێنە دی ئاوەختە بەڵێ باوە حوسێنم دی ئاکاتە ڕاستمەی وەداخەوە ئێستاویش ڕۆحی شاد بووە جوانە ڕەحمەتی خوا بەڵێ شەید بەڵام وەڕاستی کەسایەتیەکی فرە جوان و گرنگ بێن چەنە مەفرەزەکە باسان کردن پێ بەتەکید عشرەتی کاکەی پیاوی گەورە پیاوی کەڵە پیاوی زۆر ئازایش لەنەوەرە ورکەفتە ڕاستمەی کاکەی باوە حوسێن کەسی تربی سیدیان فرەبی بەڵام من بەس ئەو ناسیێنێ ڕاستمەی ئێمە چاوەر ئانەی باباچم دیوی خەتی ئێمە زیاتر ناوچێکی تەختاییان بەڵێ
هەرواسە عربیش چەنام نیشتەجیان نەتاوێنێ چانە و باچم وەکو مەفرەزە چالاکی کەرە مەجبور ئێنێەوە منتقەی شێخان و منتقەی جەباری باسە بزانین چی دۆڵەوە دماوەی تر سنووری جەباریان واسان ئینە لانکەی شۆڕش بێن وەڕاستگەرمیانە بەڵێ ئێمە ئی منتیقی ئێمە یعنی ئاوایەکەی ئاوایی منتیقی ئێمە منتیقی زەنگنە شێخان جەباری ئەمانەی بە دەوری هاانیە لە دەوری ئەمە بیانی بە تایبەتی لانکەی شۆڕش بێنە واسنە نان و خۆشۆرین و جل و بەرخشا لەسەر ئی ئاوایە لەبی واسنە یعنی هەموو شۆڕش لەسەر دەستی ئی ئاوایە لە وەنەیاوە واسنە ئێمە سید گیان ئەگەر بگەڵمەوە باسی وتکڵی ئەنفالکەرم چه ئاوایەکی شمە کەسبی نەجاتش بۆ یان هەڵدۆ یۆش ڕزگار کەرۆچە شاڵاوی ئەن بەڵێ چەند کە نەفەرێ بوو خۆیان لادا توای تا چەند برادێ چەند خزمێ خۆیان لادا توای تا دوای شاڵاویان فال لۆ دو خۆیان ئەمە گێڵا دیۆ پێی ناوچەکە یۆتان یان نەهاسان بەڵێ ئامایەوە پێی ناوچەکە ئێمە بۆ لا نمونە مەفرەزە پارتیزانەکانمانەوە لە منتیقەیانی ئەم منتیقەکە چۆڵم بوو یەکێتی نیشتمانی کورسان خاوان ئا بەهێزەیە کە مەفرەزەکانش ئی منتیقەش چۆڵ نەکرد جوانن واسەبی ئی منتقەشانە چۆڵ نەکرد دمای ئەنفالی شەوشان هە بەردەوامیشن بە تەکید مەفرەزەکانی یەکێتی نیشتمانی کورسان لەی منتیقە هە بەردەوام لە شۆڕش هەرەبیشە ڕاستمی یاخوا سەرکەوتوو بدێ دەستەکانتان خۆش بووە فرسپاسان مەکەرە یاخوا منی زۆر بەخێر بێ لە ئاوای قەشقا بەبان چاو ئامایە خۆت و ستافەکەی کەرکووکت کاگمەوەست یاخوا بەخێر فرسپاس مەکەر ڕێزنی چاوە ئیستەیش باول مەلای مێمانێکی تر و چەنی کەسایەتی ترشان قسەکەرم و باسێکی گوزەران و ژیانکردە و جاران و ئیستەکەرم چە ئاوایەکەشان بەی دێ چەنیمان. ئامامێوە لای مێمانێکی تر بابل مەلاش و چەنی شەرە باسێکی ئاوایەکە کەرم چە زووترە چەنی بێن و چی سەردەما ژیان کردە چە ئاوایەکان چەنیان بەڕێزشان مامۆستا حەسەن شێخانیان مامۆستا حەسەن سوپاس مەکەرم کە ئامادە بیت و چەشار و ئامایە ئاوایەکەی وت و پێی باسکردەی یادگاریەکان و ژیان و گوزرانی خەڵکی چە زووترە و چە ئێستارە مامۆستاجان من سوپاسی شمەمەکەی وەخێر بێبان چەمە سپاس مەکەرم خێر بێ عزیێتان کێشا دەستخۆشی تا لە نەمەکی لای بەرنامە جوانە کە هەموو کاتێکش کاتێ جەنابتان و کەناڵە جوانەکەتان هورێزانیە بە تەختی دیەکان و گوندەکانی کوردستان بە تایبەت منطقەی گەرمیان و منطقەی سپاس سەبارەت بە گوزاران و ژیانکردەی جاران چەنی بێن جاران طبعاً جاران ظروفێکی تایبەتی هێشبی جاران خەڵک زۆر سادەی یەکجار سادەی خەڵک خەریکی فەلاحەت و جوتیاری و مەڕداری و ئای شتێ لەبی شتە خۆماڵیەکان شتە خۆماڵیەکان کە ئێستەوە نەژماسیم خۆماڵی یعنی ژیان واسایە جاران خەڵکی مەشغوڵ بی بە زەوی زارەکەشەوە تۆ کەرێ و زوود کەرێ و ئیتر لەو سەرەوە چەمەڕێ کەرێ بدۆرۆشەوە و بەرهەمەکەش بەرهەمەکەش ژیە مامۆستا حەسەن ئێمە ئانی کە ئامامێ چڕێگە دیمان ڕاستی ناوچەکە تا ئاستێک ناوچەیەکی شاخاویان چە زووترە لە شمە پێی یان ئەگەر باوباپیرانتان باسان کردەوی چە سەردەمی زووترە چەنی بازاڕی و واردە و پێداویستی ژیان یۆشان دابین کردن چی دەشتە ڕۆژێوەیە گشتی چە ناوچەی شێخان بە ناوچەی شێخان و گەرمیان بە عام و خاستن دیەکەی ئەمەش ئێمە ینی ژیان لەینا ئەوە سابێن کە خەڵک جاران لەیناوە لوان بەرەوهار و بەرەو چۆر لوان مەسەلەن لەیناوە تا هەورامان لوانە لا توزارەت و لا بازرگانی و گۆڕینەوەی شت چاگۆڕمانەوە مەسەن لەیناوە گەرم و یەوشان بەردن لانا گوێز و گۆڕنانشانەوە یاخود لەیناو لوانێ لا خاڵس ئەطرافی بەغداد باباچیم لێناوە عینەن دانەوێڵی ئی منطقەشا بەردەن لاناوە خورما و نەوع شتێکشە هاوردن لەوارەوە مامۆستا کە لوێنەیە باباچم ناوچەکە وەشێوەیەکی گشتی کۆ بێنێ لوێنە یان هەر ئاوایی و قافڵە یۆژبی سەبارەت بانە طبعا من ینی من وەهیرم مەیە کە کاروان لێ وەنژواسیا کاروان کە فێوە ڕێ لێ بەرەو هوار لێ یان بەرەو چۆر ئیتر مەجموعەیە کەزوەیەکەوە مەجموعەیە خزم و ئامۆزاوەیەکەوە شتەکان بار کەرێشانش بەرێشان ژیان لا هەورامان
بەرەو ئێران یاخود لە خاڵز بەرەو بەغدا هیچ قافڵەتە شوێنێتەوە ئامان طبعا سەلینا بابەتەکەمان نەختێمە گەڕۆمە لەوە سەر ینی بابەتی تاریخ و مێژوو ئی گوندەی ئێمە تایبەتی هێش بێ مەسەرەن سەرڕێی کاروانەکان بێن ڕێگای کاروانەکان بێن لە خوارەوە لاچۆر یعنی من وەهینمەیە ئایبنۆزاران وەسیلەی نەقڵ بە وڵاخ و ئاشتێ لێ سیارە پێداویستی نەوی لە پەنجاکانەوە سیارە تقریبان پێیابی یعنی بتایبەت قەشقە لە 54 یان 54 56 بازان سیارە ئاما و لی مەشینی ئاشەکەرەکە تەسویرتان کرد من وەهیرمەیە کاروان ئێ لە چۆرەوە ئێ باسی بکەمایم چۆر مەبەستمان نۆتقەی هەورامان و سلێمانی و شارە بزە شارە زوولاناوە شت هاورێشە شتی ئاوڵاتیە لە هاورێشە لەینان گۆڕێن شانشەوە بە ئاڵگۆڕ بە گەرم و جۆ بە ئاشتێلی کە لی نابی و لەی نایشەوە هەمان شت خەڵک بەرەوهار بەرێژ وەکواتم لا نایشەوە کاروان هەیە و من یعنی حەزمەکە ئاماژە بکە شتێک ئێمە طبعا دیێکە نووسەر و ئەدیب و مەڕخشتمان فرەن یەک لانێلە مامۆستا غازی محەممەد من هێم لە نەمویستە کەواچ ڕێیەکمان بی لێنا ڕێی یەکێکە لە ڕێکاکانی هەورێشم کاروانی وڵاتی چین بە ئێران و بە چین و ئەفغانستان و ئێرانە لە ئامان ئەلناوە بەرەو شام لوان بەداخەوە مامەسا نەمەنە لە ژیانەرە منطقەی گەرمیان منطقەی قەشقە ینی گەرمیان و تایبەت دێ قەشقە یەشێک بێت لە ڕێگاکان کەواسا لە وڵاتی چین و ئەفغانستان و ئێران و منطقەی کاروان ژوەنەرە ئامان بەرەو شام لوان بەرەو ئەلناوە بەرەو کەرکک و مووسڵ لەناوە لا شام ینی کوردمان چوە تەڵێ هەورێشم دنیای پێڕاکێشم ئینەنە کەواسا مەسلەیەکمان هەنا ڕێگاکان گشت بەستریانە یەکەوە فەڕی تجارەت بێ و خەڵکەکەی لای ئێمەش گزارشتی خەڵکە باباسیم لە ئاوای ئێمە خەڵکەکە خەڵکێکی کاسب بێنێ معدل لە تجارەت و بازرگانی ئەنێ بێنێ و خەڵکیشمان بێ لە نام ئاوای وەکو ئافرەتان خەریکی تەون دروستکردە بیشە وەکو نەنە هەر ینی وەکو ئیستەی ئێستەوەژمان چند ئێمە جارەوە ژاسیمان تەون نمەزانی هین قالی بەڕەوینێ لە دروست کردێشە من وەهیرمە لەینا دروست کردێ لی ئاوایە دروست کردێ کاروان ئێ بەرێژ بەرەو چۆر ئەو نەفس گۆڕناوە بیا ئەوەختە بە پارە بێەوە بە گۆڕناوە بێەوە بەڵام چی سەفەرشی کاشان لە ئێرانەوەمەیە هەبە جدی ینی لەناوە کە مەیە لی ئاوایەمە من هێم و هیرمەیە کە ئایشێ لە کرێ ئافرەتی ئاوای دەست نەخشین بیشا لە ئیشەکەرە خەڵکیی تایبەت لە وڵاتەکانەوە ئێوەسێ ئێمە لاشتا ئامانیم مامۆسا ئەگەر باسی یانەکە لە کەرم چە دوورمانەدا و داخەوە گشت ڕوخیانەیە ئینە چە زووترە یانەکانی ئی ئاوایە گشت وە قوڕبێن چەنی دروستکریان شێوازی دروستکەی تایبەت بێن چی ناو چە شاخاویە یان وەچی هەستمەکەری زیاتر چە دۆڵەکان دروستکردی ڕازمەکەی مامۆستا دیارە جاران زەمان و دەوری جاران قەبەلی بێن یعنی لە تەرسی دزی و جەردەوی بابەتێ لە منطقەکە ئێمەش دیارە هەر عامەتەن یعنی کوردستان ئابابەتێ لە بێ فدایمەن ئامانەوە شوێنەشانە دروستکردە یەکەم لەوەر کەش و هەواکە دووەم جاران خەڵکەکە گشت خزمی مەزموعەیە خزم وەیەکەوە بێنە نزی یەک بێنە ئیتر ئێمەش وەکو منطقەکەمان منطقەیەک بێ لە ژێر ینی چەند ساڵ جارێ سەفەوەکان هەمانێ جاری عوسمانیەکان ئامانەیە ئیتر بالفعل کوردستان چا سەردەمە چە زووترەرە یان وەرچەشمە وەختی شمێشکە چی نابێنیانەتان سەرچاوی ئاویتان چێژ بێن چاڵ ئاوتان پیاکردن و تایبەت چە باباچم تاوستان و چە وەرزی گەرما بەڵێ مامۆستا سەرچاوی ئاومان فرەبی یعنی کانی و کارێزەکان و بیری دەستکردمان بی وەرزی هاوین و تاوسانیشمانەیە گشت وەختێ بێ ئاو نێنیم ئاومان بێن و میزیک ئاوایەکە لە بەڵێ دووسێ کانی و کارێزی گەورەما بێن هی عام بێن بەگشتی بێنێ و هەر شوێنێکی نەختێ دوورتر بێ لە کارێزەکەەوە هورێزێشا بیری ئاو دروستکەێشا بیر چاڵکەێشان و بیرێک دروستکەێشان هەم لە هواردە هەم لە ئاژەڵدارێکە ماغاچیم لە ئاژەڵ و حیوانات شتی واسا منطقە جوگرافیەکەی شۆ چەلایەنە جوگرافیەکەی شۆ چە قادرکەرەم و نیزگەندی و ڕۆخانیش سەرچاوەیە گرنگ بێن بالفعل تقریبا ئێمە لە قادرکەرەمەوە 7 کیلومتر دوورەنیم
ويتر مركزي ناحيش به دنيا به قادر كره مركزي ناحية به وأوايكي مش أوايشي جورة به سنتري كيباش به ببي إني كواسا مكيني آش لنا ربيه لدي كانوا خلق دانا يلا شعور دلنا كنت شان كذا شان أرض وصاور وإبابتي لمن هم ويرميه إنه يقدو مكتب مان بين وخستخانش مان بين وخلق كشمان الخواب زياد يعني ديانا خوش شوي ورشة صالي هشتا وهشتا وبنجوانا بورشة شالا وأنفال ولا شالا بأنفال يما إبابتي المعنبي وخلق كيش كاسبي أي بيداويستي بجيان وكو كهرباء وأي بابتانا بيتش أوايا كانتان كهرباء حر لأول وتا استيما كهرباء منين تا استشي بنو برنامج تصوير مكين پنج ڕۆژ مامانە لا 2025 تایسە کارەبامانیان محاولاتی فرەمان کردن یەکجار یانەکان وەداخۆکەی سێمە چینان شتەرمینەوە شۆن یانم دیاران حەزمەکەی گشتی یانی باش دروستکردیان حەزمەکەی وەدای یانەی ئەمە لە نەژ سەرمینە شوێن یانەی مامۆستا عەلیە مامۆستا عەلی ئێستا هونەرمەندێک و لە ئینەکانە لە بەرمەشۆ ینی لە فرە دەراماکانە لە بەرمەشۆ مامۆستا عەلی سوور مامۆستای درامای گەردەلوولبی لەم گەردەلوول دەوری باوک هینمەینەوە باوک باران مامۆستا لێرەوە سڵام و ڕێزمانە لا مامۆستا تاوان درێژ مەبەستم ینی ئیستا ئینەی کە دێنێت گشت خەڵکیش دروستکردن و ئاسەواری خەڵکیەکە کە ئیستا دەینانیێنە ینی مامۆستایی یانەگەلە کە دروستکردیان وە شێوازێکی تەبعاً تازە دروستکردیان و بە بلۆک دروستکردیان هەست مەکەری یانەیە فرە چینانە خەڵک چینا ژیان مەکەڕۆ یان هاتو چۆ مەکەرا چەنیەن مامۆستا گوزەرانی ژیان خەڵکی ئاوایەکە ئیستا حالیەن مەزموعی یانەکان کە لەینا هەنن 132 یانن 132 یانن بەڵام ئیسێمە 4 یانەمان 4 یانەمان لینامانە ئاژەڵداری شانە بەڵام بە مناسبەکان بێ ئینا معادل 70 یانەیە 50 ینی زیاتر باباسم چە پشووەکان بەڵێ بەڵام یەک بابەتێکەنە ینی ئەمە لیناوە گلێ و گازندەکەمان لە حکوومەتی هەرێمە چکە منطقەکەی ئێمە ئیستا عید بە حکوومەتی هەرێمە لە هەشتاکانەرە عید بە تکری سەڵاح الدینی لە هەفتاکانەرە بەهوارەوە عید بە کەرکووکی دیمۆگرافیا و جوگرۆگرافیاوە تقریبا ناوچەکە گشتیش گۆڕانکاریان تا ئیستا حکوومەتەکان نتوانان شایانی شتێکی سەرەتایی کە وەکو کارەبای حەقێکی مەشروع علاگەش کەسێک دابینش بکەران و محاولاتی یەکجار زیادمان کردانی فرە محاولاتمان کردە نامانە دەسەوە مامۆستا بلمە لایەنی ماچۆکە و ئی زوانی کە ئیسا قسە شۆنە مەکەرم چە زووترێرە چە ئاوایەکە هەوی زوانە قسەکەرێت یەک پارچە گەورە بچووک بەی زوانە قسە وەداخەوە ئیستا وەکوانی کە باسمان کرد چە بەرنامەکانی تریشەرە چەنام شێخان ئی زوانە کاڵۆ بێن نەوەی داهاتوتان باش ئی زوانە نمەزانە هیچتان کردن پێینە فەرهەنگە دروست کردێ پێیوەتان یا باباچم فێرگێ دروست کردێ پێیانی زوانەکە بیاوەنەوەی داهاتوتان بڵێ وڵای مامۆستا بالفعل منیشانە لی جەنابترە ینی واساژ یامان بابەتەکە بەڵام وەکو فەرهەنگمان هەنن دوسێ فەرهەنگی باشمان هەنن یەکلانە فەرهەنگەکانی کاک هەردەوێل و هی کەشەنە داوای لە نەبوونەوەکە ئیستا نەوەهێرم بەڵام من وەکو ئانی شاید حاڵ ئاگام ها لە ناوهێمی هاوکاری مامۆستام کردە مامۆستا نەوزا شێخانی فەرهەنگێک شەنە فەرهەنگێکی زۆر بەقەوەتە ماشەڵڵا ینی ئیستا لە کارە هاالانە هێشتا تەمام نێن ئەروەڵا شتێکشمەنن شتێکی بەسیچمەنە ئینشاڵا تەمام و مەکەفەوە هیچ هەوڵتاندان هەوڵێک هەنە شتێک بکەین لە ینی باسش کریان لە تەکەی کاکسی علی شێخانی بابەتێک دروست بکەین کە دەوەراتێ بکەیمەوە لە شێوەزانی ماچۆ فێرکردەی زوانە ئەسڵەکان لە هەر کەسێک ینی هێمان و هەر کەسێکی کەش گەرەکش بەشداربوو ئێمە لە خزمەت شەرەمین بەڵێ کەسی بەتوانامان هەنا فەرهەنگی باشمان هەنا کەسی شارەزامان هەنە لە بوارەکە بەتوانین ئیدامەی بابەتەکە بکەین دەستان خۆش بۆ سەرکەوتوو بدێ وەڕاستی پێویست و گرنگن من طبعا ضرورن ئەرەوەڵایتر ینی گەرێمە حاولات بکرێ واز ناودیم ئینشاءالله هیوادارن مێ هەوڵەکانتان سەرکەوتوو بۆنەوەی داهاتوتان فێری ئی زوانە بووە ئینشاءالله فرە سوپاسان مەکەرم دەستەکانتان خۆش بۆ ئازیەتتان کێشمەژ یاخواگەورەمانتان کرد مامۆستاجان دەستان خۆش بۆ زۆر سپاسی جەنابت و برادرانی پشتی کامیرەژمەکەی و ئازیەتتان کێشا ڕۆڵێکی جوان مینێ و دەستخۆشی تا لە نەمەکەی یاخوا خێرامایە بەڕێزن چاوەکەی منەوەسەر ئاڕۆیش ئامامەوە کۆتایی ئەڵلقەی ئیجارەمان تا ئەڵلقەیەکی تر و تا بەرنمەیەکی تر شاد و بەختەوەر بدێ.